ئەم سەرزەویە خوای تەعالا خەڵقی کردووە تەنها بەس موسڵمانی تیا ناژێ بەڵکو خەڵکانی تریشی تیا ئەژێن جگە لە موسڵمان. ئایا ئاینی پیرۆزی ئیسلام چۆن داوای کردووە ئێمە معاملە لەگەڵ غەیرە دینا بکەین؟ غەیرە دین براینە سێ جۆرن. جۆرێکیان ئەجەنگن بەرامبەرمان وەکو چۆن جوولەکە ئێسا وڵاتی ئیسلامیان داگیر کردووە و ئەوانەی لە ئیسرائیلن هەموو جوولەکە نا ئەو جوولەکانەی کە لە ئیسرائیلن زایۆنزمن وڵاتی ئیسلامیان داگیر کردووە و پاشان لێیشان نەکوژن. ئەو جۆرە کافرانە کە ئەجەنگن بەرامبەرمان ئێمەش قینمان لێیانە و ئەجەنگین بەرامبەریان و حتا لە توانامانە هەبێ قسوور ناکەین وە جەنگان بەرامبەریان جیهادە. هەر کەسێ غەیری ئەوە بڵێ لە ئیسلام تێنەگەیشتووە یان بە کرێگیراوی دژمنانی ئیسلامە. ئەوە جۆرێکیان. جۆری دووهەمیان کەسانێکن مستەئمنن لە وڵاتی ئیسلامە ئەژێن، یعنی ئەمانیان پێدراوە تجارەتەکەن لەگەڵمانە دێن هاتوشۆی وڵاتمانەکەن باڵوێسخانن دێن لە وڵاتی ئەمەیە ئیشی خۆیان جێبەجێەکەن وەکو دەوڵەت و سیاست، کۆمپانیان دێن ئیشەکەن لە وڵاتی ئێمەیە و حکومەت ئەمانی پیان داوە ئیشەکەن، ئەوانە ئەو حەقی کە حکومەت داوە پیان لە مەجای ئەوەیە تۆش ئەبێ جێبەجێ بکەیت، واجبە لەسەر شانت، نابێت تەعدایان لێ بکەیت. جۆری سێیەم خۆشەویستەکانم پیان ئەوترێ ذمی هاونشتمانی خۆتن لە وڵاتی ئیسلامە ئەژێن. وڵاتی ئیسلام وڵاتی ئەوانیشە، ئەوان هاونشتمانی خۆمانن. ئەو ذمیانە حکومەت معاملەیان لەگەڵا ئەکات وەکو چۆن معاملە لەگەڵ مسلمانان ئاکا و ئێمەش هەر ئاوا معاملەیان لەگەڵا ئاکەین. بەس تەنها فەرقەکە ئەوەیە لە سەردەمی خلافەی ئیسلامە ئەوان عەسکەریان نەکردووە، خزمەتی سەربازیان نەکردووە. کە خزمەتی سەربازیان نەکردووە سەرانەیەکیان داوە بە حکومەتی ئیسلام پیان ئەوترێ ئەهلی ذمە. ئەوانە هاونشتمانین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی من ئاذا ذميا فقد ئاذانی، هەر کەسێ تعدا لەو کافرانە بکە کافریشن، جون مەسیحین هەر دینێکی تریان هەیە، هەر کەسێ تعدایان ئازاریان بدە ئازاری منی داوە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم. بۆیە بەڕێزان ئەبێ ئێمە ئەوە بزانین معاملەمان لەگەڵیانە معاملەی هاونشتمانیە و نابێ بە هیچ شێوەیەک ئازاریان بدەین.